روجێکی ژنێکێک حمل دەبێ یانی دوجانی دەبێ پر وەخت سەرە دەرباس نابێ مێرێ وەفات دەکێ وا ژنکاژی پڕ خەمگین دەبێ لە چۆ لە چەپەلا دەکەوێ لە چۆلێ پسیکێک کۆڤی یانی وحشی دبینە و تینە مالێ وێ خۆ دیدەکێ کە دیدەکە ئێدی پسیکا مالێ پر پێشا دەبێ سەبراوی پێتێ ڕۆژ دەرباس بێ ڕۆژێکی کاری وێل دەربە هەی لازم دەرکەوێ پتکا خۆ شیر دەدێ و دخەخە و داتینە ور و دەریل سەر دەگرێ دەر کاری خۆ بکو وەرە چاوە وەختا بە دەگەرە تێ مالی لێنە پسیکا وێل بەر دەریە و لە پێوێ دەوێ دناو خوێنێ دەمایە وا ژنکا پڕ هێرس بێ ڕادێ زۆپاکی و تێر لە پسیکێ دەخە پسیکێ دەکوژێ هین نوێ پسیک کوشتیە دەنگێ گریە پتکێ ji hundur tê va çawa dikevin dur lêner pitkavê xew şiyar bûyî û digrî û marekî di nav xwînê de hatî kuştin li ber serê pitikê ye va jinika çi xwasî poşman dibijî êdî veger tune ye lewra pêşdarazî pêşbiryarî ne tiştekî baş e lazim merezê de ecele neke